لە ساڵی ڕابردوودا لە عێراق و باشووری کوردستان 250,000 کەس وڵاتیان بەرەو هەندەران جێهێشتووە کە لەم ئامارە زیاتر لە 6,000یان هاوڵاتی کەرکووک و سێپارێزگاکەی هەرێمن. ئامارەکان ئەوە دەردەخەن لە ساڵی 2017دا بە ڕێژەی لە 150 کۆچی خێزانی بۆ هەندەران زیادی کردووە. فیدراسیۆنی سەرتاسەری پەنابەرانیش دەڵێت زۆرینەی ئەوانەی ڕوو لە هەندەران دەکەن گەنجن. تا کۆتایی ساڵی 2015 زیاتر لە 250,000 هاوڵاتی عراقی کە کۆچیان کردبوو بەرە وڵاتان، لەو ڕێژێش زیاتر لە 55 بۆ 6,000 هاوڵاتیان هەرێمی کوردستان بوو. ئەکرێ بڵێن ڕێژەی گەنجان لە نێو کۆچبەرانە کە ڕۆشتبوون بۆ وڵاتانی ئەوروپا و ناونووس کرابوون لە 180یان پێک ئەێنا، بەڵام دواتر لە بیدایەت لە سەرەتای ساڵی 2016 ڕێژەی خێزاندار و ئەوانی کە کۆچیان کرد بەرە وڵاتانی ئەوروپا بەرز بۆ زیاتر لە 150. ناهەمواری دۆخی سیاسی و ئابووری و بەرزبوونەوەی ئاماری بێکاری لە باشووری کوردستان فاکتەری سەرەکین بۆ جێهێشتنی وڵات. مەترسیە گەورەکەش ئاسەوارەکانی کۆچی بەلێشاوی گەنجانە کە دوجار نازاندێت کوردستانی باشوور ڕوبەڕووی چ کاریگەریەکی کۆمەڵاتی و ئابووری دەکاتەوە. ئەم گەنجانە کە کۆچ ئەکەن بەرەو ئەوروپا ئەڕۆن، بەرەو ئەمریکا ئەڕۆن، ئیتر بە شێوازی جۆراوجۆر چ بە قاچاخە چی تر هەموو شێوازێکەگەنە بەر بۆ ئەوەی بەس دەرچن و نەجاتیان بێ لەم دۆخە. ئەنجامی زۆر خراپی ئەبێت، لەوانە لاسەنگی لە کۆمەلگایە دروست ئەکات، دەستی کار کەم ئەکاتەوە لە داهاتووە. هەرچەندە ئێمە ناڵێن لە ئێستای هەلی کار زۆرە، فرسەتی کار زۆرە، بەس ئەگەر بێت و لە داهاتووە دۆخەکە بەرەو باشتر بڕواتەوە. ئێمە ژمارەیەکی زۆر گەنجمان لەدەست چووە کە لەوانەیە کۆمەلگایەکمان بۆ دروست بێت کە زۆربەی زۆری تەمەنیان سەر و 50 ساڵە کە ئەمەش ناتوانانی وەکو دەستی کار سوودیان لێ ببینی. کۆچ بۆ هەندەران تەنیا کاردانەوە نییە بەرامبەر ئەو ستەم و نادادگەریەی لە خەڵکی ئەم هەرێمە دەکرێت، بەڵکو چیرۆکێکی تراژیدیایە کە سەرەتاکەی بێئومێدی و چەرمەسەری و خۆدانە دەست قەدەرێکی نادیارە. کۆتاییەکەشی ژیانی کولەمەرگی و بێچارەنووسی و هێندێک جاریش ڕەنگە مەرگ بێت. ڕامی ڕوسمان کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.